مژدە بێ ئازیز دۆسان و یاران دۆسان و یاران مژدە بێ لێتان دۆسان و یاران دۆسان و یاران واگڕایەوە جەژێنی ڕامازان جەژێنی ڕامازان واگڕایەوە جەژنی ڕامازان جەژنی ڕامازان ئارۆ جەژێنانە ساوای جەژێنینۆ ساوای جەژێنینۆ ئارۆ جەژنانە ساوای جەژێنینۆ ساوای جەژێنینۆ گردن ئازادیم کاوتندا سوتۆ کاوتندا سوتۆ گردن ئازادیم کاوتندا سوتۆ کاوتندا سوتۆ جەژنی سەفای دڵێکی نادەر کردن کی نادەر کردن جەژنی سەفای دڵێکی نادەر کردن کی نادەر کردن سینەدا شۆرین دازلامل کردن دازلامل کردن سینەدا شۆرین دازلامل کردن دازلامل کردن وێنەی وانە و شەی ئاوەڵەوە هاران ئاوەڵەوە هاران وێنەی وانە و شەی ئاوەڵەوە هاران ئاوەڵەوە هاران بۆ تازەڵێکەرۆ مەیلەکەی جاران مەیلەکەی جاران بۆ تازەشکەرۆ مەیلەکەی جاران مەیلەکەی جاران ئەمڕۆ هەنگاه دۆست و یارانن دۆست و یارانن ئەمڕۆ هەنگاه سەفە و سەیرانە سەفە و سەیرانە کاتی سەرێدانی دۆست و یارانە دۆست و یارانە کاتی سەرێدانی دۆست و یارانە دۆست و یارانە ئارۆ جەژنانە ساوای جەژنینۆ ساوای جەژنینۆ ئارۆ جەژنانە ساوای جەژنینۆ ساوای جەژنینۆ من چل باوەر و جەژنانە پەی تۆ جەژنانە پەی تۆ من چل باوەر و جەژنانە پەی تۆ جەژنانە پەی تۆ ژەنگی سیای دڵ دارکەنبی ڕێژێن دارکەنبی ڕێژێن ژەنگی سیای دڵێ دارکەنبی ڕێژێن دارکەنبی ڕێژێن نێرگیزی جوانی بە هەربی نێژین بە هەربی نێژێن نێرگیسی جوانی بە هەربی نێژین بە هەربی نێژێن ئەسمان و عەشقیم کایلوها ساران کایلوها ساران ئەسمان و عەشقیم کایلوها ساران کایلوها ساران چەلی تۆز و ساو سەوزەوە هاران سەوزەوە هاران چەلی تۆز و ساو سەوزەوە هاران سەوزەوە هاران چەند خۆشە نەفسی بارد بشکێنی بارد بشکێنی پەشیمانی خۆت بۆ دۆز بنێ وێنی بۆ دۆز بنێ وێنی پەشیمانی خۆت بۆ دۆز بنێ وێنی بۆ دۆز بنێ وێنی دڵە سیری تۆن ڕای گوڵە هەڵانەی شای گوڵەڵان دڵە سیری تۆن ئەی شای گوڵەڵان ئەی شای گوڵە
چنبای حالات بوینه حالیم چنبای حالات چنبای حالات یاخوا دەستان خۆش بێ خێر بێنەوە بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێ بێت بینەرە خۆشەویستەکانی کەناڵی پەیام جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێت لەخوای گەورە دەپاڕێنەوە کە تاعەت و ڕۆژووی مانگی ڕەمەزانی ئازیزی لێ قبول کردبین بۆ مانگە بێتە هۆکاری لێخۆشببوونی گوناهەکانمان لەم جەژنەدا داواکارین کە خوای گەورە ئەم جەژنر بکاتە هێوێنی ئاشتی و برایەتی لە نێوان مسلماناندا و گرنگیشە لەم جەژنەدا لە یادمان نەچێت کە گردن ئازایی و برایەتی و لێبوردەیی لە نێوانماندا بەرپا بکەین لێرەوە ڕایدەگەێنم ئەو کەسانی کە ئێستا بینەرمان و من دەناسن داوایان لێ دەکەم کە گردنم ئازاکەن و گردنی هەموو لایەکیش ئازابێت ئازان و خۆشەویستان جەژنانەی تایبەتی کەناڵی پەیام ئەم شەو لە خزمەت ئێوەی ئازیز دەبین کە گروپێکی هونەری لە سروشتە جوانەکەی هەورامانەوە خزمەتیان هێناوە لەم شەوەدا لە خزمەتتاندا دەبین کۆمەڵێک سرود و مناجاتی ئاینیتان پێشکەش دەکەین دەخوازین کە بینەرمان بۆی کە چێژێکی ڕۆحی بە هەموو لایەکتان ببەخشین گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکان و درێژە بە بابەتەکانمان دەدەین و درێژە بە سرودەکانمان دەکەین لەگەڵ گروپی تیپی هونەری پێشەنگ کە هەریەکە لە کازم بەڵخەیی و کاک سەلمان هەورامی کاک ئەحمەد تەها و کاک درود محەممەد و کاک شادی برایم یاخوا بەخێر بێن سەرچاومان تەشریفتان هێنا یاخوا بەخێر بێن بەخێر بێن یاخوا کاکازمیان بە سەرەتا کەمێک ئەم گروپەمان پێ بناسیێن ئەم تیپەتان لەکەیەوەدا مەزراندەوە کار و چالاکیتان هەل لەم چوارچێوەدا دەسوورێتەوە بسم الله الرحمن الرحیم سەرەتا جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایە پێشکەش بێ و لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان و بە تایبەتی تر مسلمانانی هەورامان پیرۆزبایەکی گەرممان هەیە لەم جەژنە پیرۆزەتە تیپی هونەری پێشەنگ سپاس بۆخوا کاروانێکی درودرێژی بڕیوە بەڕاستی هەل لە ساڵی 90ەکانەوە تا ئێستا ئەم کاروانە بەردەوامە لە 90ەکانەوە کار و چالاکی خۆی دەست پێ کردووە بەڵام بە بۆنەی باری دارایی و کۆمەڵێک هۆکاری خۆی ماوەیەکی زۆر دابڕاوم لە ساڵەکانی 2019 ینی بە تەواوی ئەم تیپە جارێکی تر چالاک کراوەتەوە و کۆمەڵێک کەس توانیویانە ئەو تیپە بگەێنە ئەم شوێنە کە تا ئێستا هاتۆ ئیشەڵا ئێمەش لەگەڵ ئەم گەنجە خۆشەویستانە خوای گەورە یارمەتیمان با بتوانێم کاروانە بەڕێکە خۆلشتان ساغ بێت و ئینشاڵڵا کار و بەرهەمی گەورەترتان دەبێت کاکازم دەمەوێت کەمێک باز لە جەژنکەی لە ناوچەی هەورامان لەوێ چۆن جەژن بەڕێوە دەچێت لە نەو شاردا کەمێک ساردی لەوانەیە پێوە دیار بێت لەوێ ژەروایە جەژن لە هەورامانە معلومە لای جەنابتان لە زمانی قەدیمە چێژێکی تایبەتی خۆی هەبووە بەڵام ئێستاش لەوانەیە بە بۆنەی کۆمەڵشتەوە ئەو شتە زۆر کاڵبوو بێتەوە هەیە بەس وەکو جاران نییە وەکو زمانی قەدیم نییە جەژن لای ئەمە شتێکی تایبەتە بەڕاستی چێژێکی تایبەتی خۆی هەیە ینی ئەوسا لە جەژنا خەڵک لە مزگەوتە خوانی جەژنی ئامادە کردووە ینی هەموو ئەو دێ بڵێن هاتووە لەوێ لەو خوانە بەشداری کردووە ئێستا ئێمە زۆر ئەوە نابینین وەکو ئەو زمانی قەدیمەوە نابینین بەڵام هەر سپاس بۆخوا بەشیوە هێتیان ماوە ئێستا لە چاو شارە شار لەوانەیە تۆزێ بەو شێوازە نەبێ هەر لە مزگەوت تا کاتیتە دەرەوە ئەو مەڕاستیمە یەکسەر کۆتایی پێێت ڕاستە بەڵام زمانی قەدیم وان نەبوو سێ شەو و سێ ڕۆژ خەڵ هەر جژنیە گێڕا ینی بەڕاستی شتێکی زۆر عجایب و تاانی بێهۆکاریش نییە سێرکە خوای باڵا دەست ئەم ڕۆژانی داناوە بۆ خۆشی و دەربڕینی شادی مسلمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ماندوو دەبێت ئیلاک دەبێت برسی دەبێت بەشەوە ناخەوێ بۆی شەو نوێژ و تەراویح هەبووە گرنگە ئەم ڕۆژانە شادی و خۆشی بە نێو مسلماناندا بەرپا بێت کاکاس مەگەر باز لەو بکەین لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە ناوچەی هەورامان چۆن چۆنیە تون و تۆڵی پێوە دیارە لەوێ مامۆساییان جەژن لە ناوچەی هەورامانە ینی سپاس بخوا ئێستاش هەر ئەو پەیوەندی کۆمەڵایەتی هەر بەردەوامە ینی ئێستا ئێمە باسی منتیقی هەورامان کەین ینی سپاس بخوا ئەو شتە هەر هەیە ینی زیندۆ ڕاگیراوە منتیقی ئێمە لەو بوارە لە بواری کۆمەڵایەتیان زۆر ینی بوارێکی بەهێزیان هەیە پێم وایە جیاوازی هەیە لەگەڵ شارە ئێمە بە حکمی ئەوەی کە بڵین منتیقەکەی ئێمە منتیقەیەکی زۆر فراوان نییە ئەگەر باز لە لادەیە بکەین ینی لادێکە زۆر ئەوەندە گەورە نییە لەیەکی خنجیلانەیە
ینی خەڵکەکەی بە ئاسانی ئەتوانێت محیبەتی و خۆشەویستی لە ناو یەکا بڵاو کاتەوە و بە ئاسانی سەردانی یەک بکەن. ئێستا من خۆم شخصی خۆم ینی هەموو جەژنێک لەو دێی خۆمانە ماڵ بە ماڵ ئەگەڕێم، ینی دوای سەڵای نوێژ و دوای ئەوە کە لە مزگەوت ئینەوە دوای ئەوەی کە لە ماڵەوە نوێژ جێژن کرا ینی ماڵ و ماڵ ئەگەڕێم، ینی زۆر شتێکی خۆشە بەلامەوە، ینی ئێستاش سپاس بەخوا شتە هەر هەیە لای ئێمە. کاکازمیان پێمان خۆشە گوێبیستی سرودێکی دیکە بین وی جژنەکەمان تۆزێک خۆشتر بێت و ئینشاءڵڵا پێشکەشی بینەرانی عزیزی بکەین. گیان وەشاخیە یاڵۆ دەیمێمان بۆ پێی دەی وەشاخیە یاڵۆ دەیمێمان بۆ پێی یان منوفێ یاڵۆ دەی سوریجا میوێ دەی منوفێ یاڵۆ دەی سوریجا میوێ هەرشیگی ڵانی دڵبێرێ ئارۆ هەرشیگی ڵانی دڵبێرێ ئارۆ ئۆ باروجێش نانێ ئای دڵۆ تۆ دارو دەی باروجێش نانێ دڵۆ تۆ دارو دەجەژنە شاویێ خوا مبارێک باڵێ جەژنە شاویێ دەی مبارێک باڵێ ئۆ بەڵاوقیێ لێگەم دەچن گۆڵان شاڵنیە ئۆ بەڵاوقیێ لێگەم دەچن گۆڵان شاڵنە ئۆ گەرجەسیە وامێ هیچمیشەیەک نێبەرە دەگەرجەس وڵامێ هیچمیشەیەک نێبەرە ئۆ نەزایدێش نانێ پیشکێشۆ تۆم کەرە ئۆ نەزایدێش نانێ پیشکێشۆ تۆم کەرە تۆی نەیوێ نەوشێک خواوەڵی وێ هەران دەوی نەیوێ نەوشێک دەیوەڵی وێ هەران دەی تو تازێ کێرۆ خوامی لێکەیە جاران ئۆ تو تازێ کێرۆ خوامی لێکەیە جاران دەیاویردێ جێبۆڵ وێ نێوشەیە وێژ بووە ئۆچی نووری جێیە کاوان بەریزێڵیەنگ جێگۆوە ئۆ کردمی سەووە قاتی دێسو پێن جێوتۆوە ئۆ نەزایدێش نانێ ئەرێقێ بووە لەوە بووە ئۆ نەزایدێش نانێ ئەرێقێ بووە لەوە بووە جاوە نەوشێ بەی تۆ بالارێ ملیە بیە دەچنوری شێرە وێزار دەی بەڵاو تۆ بیەن وەچنوری شێرە وێزار دەی بەڵاو تۆ بیەن ئای شوشێمە ئەڵڵا گیڵام ئێپابێ زاوێە ئۆ گوڵیەوە بێنێ چاوێکیت یاوێ شینوورمیە ئاوینی سینێ و واوێە دەی نەجایدێش نانۆ دەی خەمو
يجري نانو ليقبل فيه ماوي جاسوانو ديلي ذكلوه سارا ديسوانو ديلي ذكلوه سارا دشنيتو بايل ديسوزيوي هارا دشنيتو بايل ديسوزيوي هارا یاخوا دەنگتانە خۆش بێت و دەنگتان نەوزێت ئینشاءڵڵا. ئازان و خۆشەویستان دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتانە بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستان لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ میوانە ئازیزەکانمان. دەچمە لای ئەو گەنجە ڕەخسوکانە ئەو دەفژەنانە کاک ئەحمەد گیان یاخوا بەخێر بێ. دەمێ بۆ کەمێک باسی دەفمان بۆ بکەی ئێوە خۆتان فێربوون یاخود لە ناوچەی هەورامان فێرگێ یاخود خولی فێربوون و ئەو شتانە هەیە کە لەوێ فێری دەفژەنی ببن. سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجە موسڵمانی جیهان و بەتایبەت کوردستانی خۆشەویست یاخوا هەمیشە لە جەژن و خۆشییا بن. ئێمە وەکو ئەم سێبرایەمان فێربوونی دەف کە فێر بووین بە بۆنەی حەز و خلیامانەوە بۆ ئیشەکە هەم کەشێکی عرفانی ئەدەین بە خۆمان هەم بە بینەران و وانشی کە ئەمان بیستن. ئێمە خۆمان بە هەڵ و توانای خۆمان و بە ئەو حەز و فکری خۆمان کە هەمان بۆ فێری دەفژەنینەکە بووین. ینی کەسێکی تایبەت نەکردو لە هیچ خولێکدا من وکو خۆم بەشداری مەکردو لە هیچ خول و لە هیچ شێوازێکی ئەکادیمیا کە لەم سەردەما هەیە. ماشەڵڵا زۆر بە ئەکادیمیانە و دەفەت ڕاستی خۆسەلام بن بە شێوازێکی ئەکادیمی فێر نەبووین بەرسێکمان هەر ئەو تەنسیق و دانیشتانەی خۆمان کە ئیکەین بە یەکۆ داهێنیشین ئەوە بە یەکۆ دانیشتوین و بە یەکۆ دەفان لێەوە ینی ڕاهاتوین لەگەڵەکە بە شێوازێکی جوان ئەدایکەین ئیشەکە. کەس هەبووە پێیوتوین دەستی گرتی بڵێن ئەمە ئەم ئاوازەیە ئاوالی ئەدرێ هەر یەک جار بووە دوو جار بووە ئەوە بە شێوازێکی بەردەوام نەبوو بڕێنە لای و ئیشی لەگەڵاکەین ئیشی لەسەرکەین زیاتر هەر خۆمە پەرمان بە ئیشەکەیەوە. یخوا لەشتا ساغگەربێمە لای بەڕێزت یخوا بە خێر بێت سەلامەتبی. تۆ چەند ساڵە خەریکی دەفژەنینیت؟ وەڵایی من واچم بۆ 8 ساڵ خەریکی دەفژەنینم لە تقریبان سەرەتای دەستپێکردنم لە ساڵی 2015 بوو با بڵین ساڵی 2015 کە دەستم پێ کرد هیچ شتێک نەمەزانی مامۆستایەکی خۆم عزیز دەسیگرتم لێرە ڕۆژ سلااوم بۆی هەیە ئەو دەسیگرم و فێری دەفیکردم. زۆر باشە میوانێکی لە هەموو پێما بێ بچووکترێ خۆ بە خێر بێت کاکشات کاکەشات یان بە خێر بێخوا بن سەلامەتی تەمەنە چەندە کاکەشات؟ من موالیدم 2003 تۆشەر خۆت فێر بووی؟ وڵایی منی شەر خۆم فێر بووم لەگەڵ کە ئەحمەدا پورزاین ئێتر شتێک هەر شتێکی پێوتم بۆ فێرم دەستخۆشی لێگەم لێرەوە من 4 ساڵ بۆ 4 ساڵەجێ خەریکی دەفلێدا هەر لەم تیپێدا بەشداری کردو لە شوێنی دیکە نەبووی پێشتر؟ وڵایی بۆ شوێنی تریش لێدەم لە حوجرە و شتا دەفوشن لێم کا کازم گیان گوێبیستی سرودێکی دیکە بین دەستان خۆش بێ ئەم شۆ ماندوومان کرد بەڵام ئینشاڵڵا بۆ بینەرانی عزیزە. مبارك بعد جزل شاديا مبارك بعد شوية زيزان شنقولا شاء شوية زيزان شنقولا شاء بتوي وشاهر دودير بني بتوي وشاهر دودير بني ويراني كيرو تجنبي شدي ويراني كيرو تجنبي شدي
زاوية مياوي كرا قرزن زاوية أمانة هوار بوشية توي أمانة هوار بوشية توي كبروكو ياك انفال جدادكوي كبروكو ياك انفال جدادكوي طلعت شوفي ملي نور اشتي فالله طلعت شوفي ملي نور اشتي فالله عاشق بي وينا يزجنك صالله عاشق بي وينا يزجنك صالله نواتي ججن شاديا مواتي ججن شاديا تسلم لي كردي رؤيا زواديا تسلم لي كردي رؤيا زواديا ججن شاديا دوباره جنو ججن شاديا دوباره جنو يا رب فايه تمني قرد الجزيه نبو يا رب فايه تمني قرد الجزيه نبو شني شيء يا بي صوزي توازمل شني شيء يا بي صوزي توازمل وصاري كجد الجكر داكن وصاري كجد الجكر داكن ويني ويه نوشي أولي ويه هارن ويني ويه نوشي أولي ويه هارن تتازل كرو ميلك جارن تتازل كرو ميلك یاخوا دەستان خۆش بێت و دەنگتان لەم نەڕزێت ئینشاءڵڵا. کاک کازمیان پێم وابێ لەو شاعیرانی کە لە ناوچەی هورامان لە کاتی سەردەمی خۆی داوە سەیدی بووە، ئێوە شعری ئەوتان لە بەرهەمەکانداندا بوونی هەیە؟ وڵا ئەو شاعیرە بەناوبانگە تەمعەن وەک عەرزم کرد پێشتر ینی کەم کەسێ بتوانێت نەتوانێت ینی ئەو شعرانە بەکار نێنێ طبعاً ئەوانی ژەر بەکارێنین ئەو شاعیرە گەورانم ساڵا شتێکمان نامە دەکرێت لە خزمەتانە پێما بە شعرێکی هەیە سەیدی ئارنیان هیچ زانیاری نیە لەسەر و وڵی من ئەوەیان ناوەڵی زانیارێکم لەسەر باشە پێم خۆشە گوێبیستی ئەو سروداخوا سەلام دوی شڵای شڵای لە خزمەت پێم وا بێت ئاوازەکەی ئیتر فول هەورانی وڵی دتر طبعاً بەڵێ زۆر باش یاخوا سەلام ئینشاءڵڵا. يا سيدي وعارني سيدي وعارني نالي عاشقاني خوبك وارني نالي عاشقاني خوبك وارني معروف دبرو سكوه واردي سكوه واردي معروف دبرو سكوه واردي سكوه واردي شوبي دي دمزي فشوبي داردي فشوبي داردي بخاغيان وانا وشبيت ادخل لا ربلي بيني لا ربي والبيني شنور شرمزاري بالاوتوز ديني بالاوتوز ديني هرقول عزيزي تكري فسني تكري فسني هرقول عزيزي تكري فسني تكري فسني سنهر علي سني يا سمين سوسني يا سمين سوسني بخوات شوفي ديدني
دلي كام خلوة والصازوة كام خلوة والصازوة بخاطو دلي شمية مردمني ومازوة مردمني ومازوة یاخوا دەستان خۆش بێ دەمەوێت بە سرودێکی دیکە کۆتایی بە بەرنامەکەمان بین بەڵام پێم خۆشە دواپەیامی خۆتان بگێنن دواپەیامی خۆت کە پێمان بڵێ کە کازمیان سپاس بۆ ئێوەی خۆشەویست و زۆر سپاسی ئەو برا بە ڕێزانەکەین کە لە پشت کامێرەوەن دەست و چاویان ماچەکەین هەمیشەمان دوو نەبن لەشیان ساغ بێ و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و هیوادارم هەمیشە ئەم بەرنامانە ڕازاوەتر بن ئینشاڵڵا زۆر مادوومانکردن گەردنمان نازاکەن گەردنتان ئازابی ئینشاڵڵا دەستان خۆش بێ سپاسمان بەڵازان و خۆشەویستان بەم سرودەی تیپە ئازیزەی پێشەنگ کۆتایی بە بەرنامەکەمان دێنین دەخوازین کە هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی و شادی بێت و تاعەت و ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێت ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکەی تایبەتی جەژن بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ عمري جواني دعزيز كم كري قرديش كم عمري جواني دعزيز كم كرديش كم السنان خوريان عزيز جنواران كم السنان خوريان عزيز جنواران داخو صالتر عزيز يجيري بيار وقت كوشك باوار يلو وهوار وقت كوشك عزيز يلو وهوار غرج سلامي عزيز هيچم شغنبه غرج سلامي عزيز هيچم شغنبه نجاي جناني عزيز فيك شو تومكي نجاي جناني عزيز فيك شو تومكي خوا دەستان خۆش بێ